بە هاوکاری سنتەری ڕۆشنبیری کەرکووک جێ ڕێز و سپاسە بۆیان هاوکاری منیان کردو کەوا توانیمە پێشانگایەک لە فۆتۆگرافی مێژووی کۆنی کەرکووک بکەمە بەڕوو. وێنەکان 75 تابلۆ لەخۆ ئەگرێ. کۆنترین مێژووی وێنەکان یەکێکیان 1970 نوێترین مێژووی وێنە 1970 سێ ڕۆژ بەردەوام بێ یەکی نۆ دوی نۆ سێی نۆ داوەتەوە بەڵێ ئەتر هەر وێنەی یەکێک گردوێتی ئێمە چونکە ناگاتە تەمەنی ئێمە وێنانە.